ئەو ژینگەی کە ئێمە تای ئەژین ئەگەر بکەوێتە بەرمەترسیەوە کاتە ژیانی ئێمە کەوتێتە بەرمەترسی ژینگە لە ژیانەوە هاتووە. بۆیە ئێمە تا بتوانین پارێزگاری لە دەوروبەر و ژینگەی خۆمان بکەین پاراستنی تەندروستی خۆمانمان لە ئەستۆ گرتووە و پاراستنی تەندروستی دەوروبەرەکەمان لە ئەستۆ گرتووە. جاران یعنی خەڵک زۆر پابەندی ژینگە پارێزی نەبوو، هەم لە ڕووی پیسکردنی ناوچەکان و فڕێدانی خۆڵ و خاشاگ و هەم لە ڕێی ڕوبەری سەوزایەوە و هەم لە ڕووی پاراستنی ئاو. بەڵام ئێستا سەیرەکەی ئەگەر هەر بەناو کۆڵانەکانی شاپچی ژینگە پارێزیەکی پێوە دیارە خەڵک زۆرتر ئیحتیمامیە و بەڕازاندنەوەی بەردرگا و گوڵ و گوڵزار و زیاکردنی ڕوبەری سەوزایی و ئەلبەتە هەڵەبجە بە تایبەتی گرنگی تایبەتی هەیە بۆی کە خەڵک زیاتر گرنگی بات بە ناوچەکە لە ڕووی ژینگەیەوە. لەبەرەوە خۆتان نەزانن لە ساڵی 1970 کە کیمیایی بەسەر شاری هەڵەبجەیە کراوە، ڕوبەرێکی زۆری ژینگەکەی وێران کرا، خاکەکەی پیس بوو، ئاوەکەی پیس بوو. بۆیە گرنگە ئێمە هاوڵاتیان هۆشیارکەینەوە لەوەی تا ئەتوانن ژینگە بپارێزن و بەداخەوەش ئەڵێم تا ئەم دەقەیە کە ئێمە قسەی تیاکەین بۆ 34 ساڵێگە چێت ساڵ یادی هەڵەبجە ئەکرێتەوە ساڵانە، هەتا ئێستاش لێکۆڵینەوەیەکی زانستی توێژینەوەیەکی زانستی لەو ئاستەیان نەکراوەکە گرنگی و زەمانی ئەوە بن بە خەڵکی شاری هەڵەبجەکە ئایا خاکی هەڵەبجە تا ئێستاش تەسیری کیمیایی لەسەری ماوە یان نا. تا ئێستا شتێکی لەو بابەتە نەکراوە کە ئایا ئێمە ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی ئەو بەرهەمە خۆراکیانەی لە ناو خاکی هەڵەبجە بەرهەمی ئەهێنین تەسیری لەسەر ماوەیان نا. بەداخەوە تا ئێستا نازانم کراوە بە سیاسییان لە هەر لە ڕووی حکومیەوە گرنگیەکی ئەو توی پێنەدراوە کە تیمێکی پسپۆڕی لەو شێوەیە بهێنرێت و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن تا ئێستا. بەڵام ئێمە زۆر جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە کە لە دایرەی ئاو لە شوێنەکانی تر فەحسی ئاوەکە کراوە براوەتە دەرەوە بۆ وڵاتانی ئەوروپا. خۆشبەختانە ئاوی هەڵەبجە هیچ گرفت و کێشەیەکی نییە بۆ خواردنەوە بگرێت لە کۆمەڵێک وڵاتانی تریش زۆر پاکترە ئاوەکەی. بەڵام تا ئێستا توێژینەوەیەک بۆ خاکەکەی کرابێ و لە بەردەستان بێت شتێکی وامان نییە ئێمە.